لە یەکێک لە بازگەکانی سنووری شاری هەولێر لە ڕێگەی ئەمبار هەڵگرەوە 800 کیلۆ گۆشتی سووری بەسەرچوو هێنراوەتە نێوشاری هەولێرەوە هەوڵدراوە لە بازاڕەکان ساغ بکرێنەوە. ئەو گۆشتە بەستووە لە شاری مووسڵەوە دەستکاری بەرواری بەسەرچوونەکەی کراوە و دواتر لە ناوچەی پیشەسازی هەولێر دەستی بەسەردا گیراوە. ئەوەی ئێمە دەمانەوێت لێرە ڕوونی بکەینەوە وەکو پەیامێک ئەو ئۆتۆمبیلەی کە ئەو بڕەگۆشتەی پێهاتووە بە شێوەیە کاری لێسەر کراوە لە ناوچەی پیشەسازی کەوا گۆشتەکە بشاردرێتەوە. پەیامەکە لە هەموو کاسبکارەکان یاخود ئەوانەی کە لە ناوچەی پیشەسازی کار دەکەن بە هیچ شێوەیەک ئەو جۆرە کارانە ئەنجام نەدەن لەبەر ئەوەی خۆشیان وەکو ئەو کەسە تاوانبارن ئەگەر ئەو کارە ئەنجام بدەن کە مەوادی قاچاق کاڵاو شتومەک و خۆراکی قاچاقی پێداخل بکرێتن. ئەوەی لە پشتمانە لە ناوچەی پیشەسازی مووسڵ بە پێلێکۆڵینەوەکان کە ئەنجام دراوە تاکو ئێستا دروست کراوە. ئێمە وەکو قایمقامیە چەندین لیژنەمان هەیە لە هەمووی گرنگتر لیژنەی چاودێریکردن و پشکنینی ناو بازاڕەکەەوە تاکو ئێستا بە دەیان تۆن دەست بەسەر کاڵاو شتومەک و ماوە بەسەرچوو خۆراکی ماوە بەسەرچوو داگیراوە. ژووری بازرگانی هەرێم باز لەوە دەکات کە چەند بازرگانێکی چاوچنۆک لە دەواازە نافەرمیەکانەوە خواردنی خراپ و بەسەرچوو دەهێنرێتە بازاڕەکانی هەرێمی کوردستان. ئەوە سینگە تورکیا هەولێرە قاپنەوەانە ئەوە باڵی تورکیا ماسی هەیە لە چینە بازاڕی گۆشتفرۆشان لێرە نرخی گۆشتی خۆماڵی بە بەراورد بە گۆشتی بەستووی هاوردەکرا و دوو هێندەیە. فرۆشیارانیش دەڵێن بەرهەمەکان لەژێر چاودێری لێژنەکانی تەندروستی دەفرۆشرێن. بۆ نمونە هەوڵمان داوە بە بازرگانانمان گوتووە کەمترین ماوە لە 6 مانگ کەمتر نەبێت کە ماوەی بەسەرچووی تێدا بێت. خۆشبەختانە لە خاڵە سنووریەکان لیژنەی چاودێری ماوە بەسەرچوو هەیە بەردەوام لەسەر هێڵە بەردەوام بە دوواداچوون بۆ ئەو کاڵایانە دەکات کە دێت بۆ هەرێمی کوردستان. بەڵام لەولاش دەبینین لە ڕێگەی دەواازەی نافەرمی یاخود ئەو شوێنانەی کە نافەرمین ئەو کاڵایانە چەند بازرگانێکی چاوچنۆکن دەیانەوێت بێن بۆ هەرێمی کوردستان. بە معدەل دەگەڕێن ێکان دێنێکان جەماعەتی قایمقامە سەعەیە بەیتەریەیە ئەوان هەموو دەگەڕن دێن سەردانمان دەکەن مشکنی دەکەن لێرە. ڕێگە پێدراوە بەرازیلیا کۆلمبیا ڕێگە پێدراونەوانە دێنێکان هەموو کەشفی دەکە کەشفی بەڕادی دەکەن. فەقیر زۆرە حاضر ئینسان دەتوانی مەسلحەکەی بەکاربیێنی مەسلەکە بە 7.5 خۆمانە 14 15 16 تێدەگەین گۆشتی مەڕیش بە 10,000 ئەو چێشتەی ئەو تام و چێشتەی لە خۆمانە هەیە لە مەسلحەی نییە. لە شاری هەولێر چەندین زۆر گۆشتی بەستوو دەبیندرێن کە لە چەندین وڵاتی وەکو تورکیا بەرازیل و کۆلۆمبیا هاوردەکراون. گەیلان سابیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.